دکتۆر بەشیر نەزاد ومەراوی لە کەناڵی پەیام پرسیارم بە سەبارەت بە بودجە لە چەند ڕۆژە ڕابردووە وەزیری دارایی لەگەڵ لەژنەی دارایی کۆبووەتەوە ئاماژەی بۆ داوە کەوا هەرێم 630 میلیۆن دۆلار قەرزدار ئەبێتەوە. ئایا گەر ئەم کێشەیە چارەسەر نەکرێتن گرفتی گەورە بۆ شایستەداراییەکانی هەرێم دروست ناکات؟ شتی فەرمی لەو بارەیەوە نییە، شتی فەرمی نییە. ئەوە لەوانەیە قسەیەکە لە کۆبوونەوەکان کراوە، باسی ساڵانی ڕابردوو کراوە. ئەگەر باسی ساڵانی ڕابردوو بکرێت هەرێمی کوردستانیش مافی خۆیەتی باسی ئەوە بکە کە لە 2004 تاکو ئێستا 1 دینار نهاتوەتە هەرێمی کوردستان و جگە لە ساڵ 2019 بڕێک پارە هات. ئێستا لەسەر ئەوە دەکرێت کە لە 2019 لەسەر بودجەی 2019 مەفروض بوو تا بودجەی 2021 ئەو بڕەپارەیە بێت هەرێمی کوردستان، بەڵام لە بیدایەتی 2021ەوە نەهاتووە، چەند مانگەیشی 2020 نەهاتووە. ئەدی ئەو قەرزانە چییە کە باز بکرێت؟ بۆیە ئەمانە قسەی نافەرمین. ئێستا ئەو 200 ملیارە پێویستە بێ و اینجا لە پاشان بە حسابات بکرێ و وردبین دەکرێت چیە قەرزاری چێ بوو، هیچەکان لە پاشان تەسوێ دەکرێت تاو دەکرێت. ئەمە ئەو بابەتەمان لەگەڵ باڵوێزی تورکیاش قسە کرد و لەگەڵ حکوومەتی عێراقیش قسەمان کردووە. پێویستە حکوومەتی عێراق ئەمان بە شێوەی دیبلۆماسی خۆی لەگەڵ حکوومەتی تورکیا چارەسەر بکە و ئەو بیانوانەی کەەوە حکوومەتی تورکیاشێتی پێویستە نەمینە لە ناوخاشی عێراقدا کە هەیە. بۆیە دیسان دەڵێمەوە بە تەنسیق لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم پێویستە لە ڕێگە و لە کەناڵە دیبلۆماسیەکان ئەو کێشەیە چارەسەر بکرێت.